کوڕەکەچەڵێک پیاوێک ئەبێ شەوێک ئاغاکە لە ماڵ نابێ خێزانی ماڵ ئەبێ بە ئاغاژن و کچی ئاغا و کارەکرێ شەوێ کوڕەکەچەڵ ئاگری بەر هەڵی ئەگرێ و ناوێرێ دەنگیش بکە فکر ئەکاتەوە ئەڵێ بەدەم خەوەوە ئەڵێم ئاغاژن بێم ئەگەر تووڕە بوو ئەڵێم نووسوم ئاگام لێ نەبووە ئەگەر خۆوتیشی وەرە ئەوە هیچ خەوی لە خۆی خست و بەدەم خەوەکەوە بە بزرکاوی وتی ئاغاژن بێم هیچ دەنگ نەبوو جارێکی تر وتیەوە دیسان دەنگ نەبوو جاری سێهەم کە وتیەوە ئاغاژن وتی دەک ئەمرت نەمێنێ دەنگت هەیە و ڕەنگت نییە کوڕەکەچەڵ گوێی نەدایە وتی نەوەک تاقی بکاتەوە پاشان لێم تووڕە بێ ئاغاژن کە زانی کوڕەکەچەڵ هەردیار نییە ئینجا وتی کوڕەکەچەڵی خاوەن تەڵای دەستە و شار کە شووشی سووری یاقوتت لە کانی جوانیدا شاردووەتەوە ئایا هیچ ئاگات لێیە کە گەنجێکی بێڕەنجی دوڕ و مرواری و یاقوت لە هومەی تەڵایی خوسرەوانیدا چاوە چاوێتی بۆ ئەو شووشە کە بێجگە لە گوڵاوی ژیانی گیانان هیچی تری تێدا نییە بێگومان ئەوانەی بەهرەداری سەرچاوی عەقڵ و فامن شووشی سووری یاقوت لە خەزنەی مرواریدا نەبێ لە هیچی ترا هەڵناگرن کچەکە گوێی لەم قسەیە بوو وتی ڕاستە خەزنەی دوڕ و مرواریدا بەڵام ئەوانەی سەرڕافی گەوهەرشوناسن ئایا هیچ ئاگایان لەوە هەیە کە عاقڵانی مەیدانی جەواهەرفرۆشی دوڕی سادەی بێگەردی مینایی گوڵی سووری نەژاکاوی باخی تەنیایی ناگۆڕنەوە بە دوڕێک کە دەستی وەستای زەڕەنگەر بە قوڵاپی قولاپدۆزی شەو کاری تیا کردبێ دوڕێکی یەمانی بەنگینێکی سولەیمانی ئەگەر بە سمی ئاهوانی خوتەن و بە میشکی غەزاڵانی خەتایی مۆرکرابێ ئایا شای نەوجەوانان و عاقڵی ڕووزگاران ئەیدا بە دوڕێ کە کونکرابێ کارەکەر کە گوێی لەمانە بوو هەناسەیەکی هەڵکێشا وتی ئای ئێمەش خوایەکمان هەیە